ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدانەوە و هەڵوێست لە خزمەتەی وەی عەزیزدا. یەکەم باسی ئەمڕۆمان لەسەر ڕۆژی جیهانی کرێکارە باسێکەکەین لە کوردستان و ڕۆژی جیهانی کرێکار. ڕۆژی جیهانی کرێکار لە کوردستان سونەتێکە کە لە دژوارترین ڕۆژەکانی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا و لە تەنانەت لە بارودۆخێکدا کە شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق هەموو بوارەکانی ژیانی لەم کۆمەلگایدا خست بۆ ژێر کارێگەری خۆیەوە و تەنانەت لە ژێر بریسکەی سەرنیێزەکانی دوژمندا ڕێزی لێگیراوە. گەلێک گیانبازی کراوە، زیندان و ئەشکەنجە و دوورخرانەوە لە پێناویدا تەحەمڵ کراوە، بەڵام ئاڵای ئەوەڵی مانگی مەی لە کوردستان هەرگیز نەکەوتوەتە سەرزەوی. ڕژیمی دژی کرێکاری کۆماری ئیسلامی لەم ڕێگایەدا هەتا ئێدامکردنی کرێکارانێکی تێکۆشەری وەک جەماڵ چراغ وەیسی و عەبدوڵڵا بیوسە چوەتە پێشێ، بەڵام وایش هیچی بۆ نەکراوە. ڕۆژی 11 مانگی گوڵانی ساڵی 1358 هەتاوی لە بارودۆخێکدا کە هێشتا دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی بەسەر کوردستاندا زاڵ نەبوو بوو لە هەموو شارەکانی کوردستان، ڕۆژی جیهانی کرێکار زۆر بە شکۆداریەوە ڕێزی لێدەگیرا. لەم ڕۆژەدا لە مەهاباد ڕێپێوانێکی شکۆدار بە بەشداری هەزاران کەس بەڕێوەچوو کە شانۆیەک بوو لە هێزی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش لەم شارەدا. لە ساڵی 1362 تاویدا لە فەزایەکی بە گشتی نظامی و جەنگیدا لە لووتکەی سەرکوت و خەفەقان لە ئاستێکی بچووک لە شاری مەهاباد مەراسیمی ڕۆژی جیهانی کرێکار هەر بەڕێوەچوو. ئەم حرەکەتە سەرەتاییە لە ساڵەکانی گوشار و خەفەقان و سەرکوتدا دەورێکی گەلێک جددی لە زیندوو ڕاگرتنی ئەم نەریتە کرێکاریەدا هەبوو کە هەرگیز لەبیر ناچێتەوە. نمونەی دیکەی ئەم چەشنە ڕێوڕەسمی شکۆداری ڕۆژی جیهانی کرێکار لە 11 مانگی گوڵانی 66 لە شاری سنەیە. لەم ڕۆژەدا لەگەڵەوەی کە کۆماری ئیسلامی لە ماوەیەک پێشترەوە خۆی بۆ بەرەنگاربوونەوەی کۆبوونەوە کرێکاریەکان ئامادەکرد بوو بە بەسیجکردنی هێزی سەرکوتکەرەکانی و ڕێکخستنی تەبلیغاتی جەنگی، کۆنتڕۆڵکردنی شەقامەکان، گەمارۆدانی گەڕەکە کرێکاریەکان و پشکننی جەستەی بەرین هاتبووە مەیدان و لە پێشدا ڕایگەیاندبوو کە هیچ ڕێوڕەسمێکی سربەخۆ نابێ بەڕێوە بچێت، بەڵام لە ڕۆژێک بەر لە 11 گوڵانەوە کرێکاران و زەحمەتکێشانی شاری سنە دەست بەکار بوون و بانگەوازی پەیوەندیدار بە بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ئەو ڕۆژەیان لە گەڕەکە کرێکارنشینەکاندا بڵاو کردەوە. سەرنجام کۆمەڵێک ڕێوڕەسم لە پاساژی عیزەتی، کارخانەی پۆشاک، کارخانەی شاهۆ و لە نێو کرێکارانی قەناد و بنەماڵە کرێکاریەکاندا بەڕێوەچوو. نمونەیەکی دیکەی ئەم ڕێوڕەسمە شکۆدارانەی کە لە مێژووی خەباتی کرێکارانی ئێراندا بە شێوەیەکی تایبەت و بەرچاو تۆمارکراوە بەڕێوەچوونی ڕۆژی جیهانی کرێکاری ساڵی 68 لە شاری سنە بوو. لەم ڕۆژەدا کۆبوونەوەیەکی گەورەی کرێکاران لە ساڵۆنی وەرزشی تەختی سنە بەڕێوەچوو. ڕێوڕەسمەکە بە سرودی ئینتەرناسیۆناڵ دەستی پێکرد و بە سوخەنڕانیەکی گەرموگوڕی کرێکاری کۆمۆنیستی یان بەخت کرد و کاک جەمال چراغ وەیسی درێژەی پێدرا. ئەو لە سوخەنڕانیەکەی داوێ ڕایشیکردنەوەی بارودۆخی دژواری ژیان و بەڕێوەچوونی کرێکاران و زەحمەتکێشان جەختی لەسەر پێویستی یەکێتی و هاوپشتی و هەروەها پێکێنانی ڕێکخراوە کرێکاریەکان و پتەوکردنی ڕێیزی خەبات لە دژی نظامی سەرمایەداری و بارودۆخی نایەکسانی مەوجود لە کۆمەلگادا کردووە. لایەن و هێماشکۆدارەکانی بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی 1 ئەیاری ساڵی 68 لە شاری سنە قەت لەبیر ناچنەوە. بڵێسەکانی ڕێوڕەسمی ڕۆژی جیهانی کرێکار لەو کاتە بەدواوە لە شاری سنە هەرگیز کپ و خامۆش نەبوون و بە تێپەڕبوونی کات هەموو ساڵێک نەریتێکی نوێتری لە خۆی بەجێهێشتووە. کرێکاران و هەڵسوڕاوانی کرێکاری لە شاری سەقزیش بەردەوام لە زومرەی پێشڕەوانی بزوتنەوەی کرێکاری لە بەڕێوەبردنی ڕێوڕەسمەکانی ڕۆژی جیهانی کرێکار بوون. لە ساڵەکانی 69، 70 و 71دا شایەتی گەلێک نمونەی بوێرانە لە بەڕێوەچوونی ڕێوڕەسمە کرێکاریەکان لە شاری سەقز بووین. ساڵی 1383 بەڕێوەچوو. لە ماوەی چەندەی ڕابردوودا هەڵسوڕاوانی کرێکاری لەم شارەدا زیندان و ئەشکەنجە و هەڕەشەکانی ڕژیمیان تەحەمڵ کردووە، بەڵام هەرگیز نەیانهێشتووە کە ئاڵای ئەم ڕۆژە مێژوویە وەک هێمای هاوپشتی جیهانی چینی کرێکار کەوێتە زەوی. ئەم نەریتە لەلایەن کرێکارانی پێشڕەو و بنەماڵەکانیانەوە هەموو ساڵێک و لە زۆربەی شارەکانی کوردستان لە کرماشان
لە شنۆ بۆکان مەریوان بانا کامیاران دیواندەرە ڕەبەت و سەردەشت و زۆربەی شارەکان بە شێوەیەکی جۆراوجۆر لە ڕێپێوانی خیابانیەوە بگرێت تا کۆبوونەوە لە نێو شار و هەندێک جار کۆبوونەوە لە دەرەوەی شارەکان پارێزراوە. هەڵسوڕاوانی کرێکاری لەم بۆنەیەدا لە دیواری خەفەقان و سەرکوتی ڕژیم تێپەڕ بوون و هەموو ساڵێک بە شور و شەوقێکی زۆرترەوە چوون بەرەو پیر ڕۆژی جیهانی خۆیانەوە. ئەم نەریتە و بوونی هەڵسوڕاوان و کرێکارانی پێشڕەو ئەو هیوایە بەهێز دەکات کە ئەم ساڵیش سەرەڕای هەر کۆسپ و بەربەستێک کە هەبێت جەماوەری کرێکاران لە بەڕێوەبردنی ڕێوڕەسمی ڕێزگرتن لەم ڕۆژە غافڵ نەبن و هەموو هێز و توانا و ئیمکاناتێکی لە بەردەستیاندا بێت ڕێوڕەسمەکانی ڕۆژی جیهانی خۆیان بەڕێوە دەبن.
بەڵێ بینەرانی خۆشەویست بابەتی دووەمان باسێکە دەستفرۆشی ڕێگەی ناچاری بۆ دابینکردنی ژیانێکی مەمرەومەژی. هەروەک ئاگادارن زۆر بەمان لە کۆمەڵگای خۆمان نایبینین ڕۆژ نییە لە گۆشە و کەنار و شەقام و مەیدانی شارێک شاهیدی هێرشی مامورانی شارەداری و پۆلیس و پاسدار بۆ سەر دەستفرۆشان نەبین. لەو هێرشانەدا گەلێک جار دار و نەداریان پرش و بڵاو دەکرێت و لە بین دەچێت و تاڵان دەکرێت. وانەیە باسێک بکەین لە دیاردەی دەستفرۆشی لە ئێران لە بارودۆخێکدا کە بێکاری لەو پەڕی خۆیدایە و نەکارێکی ڕاستەقینە بۆ کەسانی ئامادە بەکار بوونی هەیە و نە تەئمینێک بۆ بێکاران فراهەمە، دەستفرۆشی بۆتە پیشەی زۆرێک لە جەماوەری خەڵکی شار و دیاتەکان لە گروپە تەمەنیە جیاوازەکانیشدا. ئەم دیاردەیە دیارترین پێوانە بۆ زانینی ڕێژەی بێکاری لە هەموو کۆمەڵگایەکە. پێشتر کەسانی دەستفرۆش یان کاری پێشتری خۆیان بەهۆی هۆکاری جۆرا و جۆر لە دەستا بوو یان تووشی بێکاری وەرزی بوون وەک کرێکارانی بیناسازی یان بەشێک لە کەشاوەرزان لە وەرزی پاییز و زستاندا. گەلێک لەم دەستفرۆشانە زۆربەیان ئەو لاوانن کە تازە گەشتونەتە تەمەنی کاری ویان دەرسیان خوێندەوە چوونەتە زانکۆ، بەڵام شانسی ئەوەیان نەبووە کە دەستیان بگاتە کارێکی گونجاو کە هاوسەنگ بێت لەگەڵ شارەزایی خۆیاندا. ژمارەیەک لەوان ئەو کرێکارە بێکارکراوانن کە کارەکانیان لەدەستداوە و نەیانتوانیوە کارێکی تر بدۆزنەوە. ژمارەیەکیشیان کرێکارین لە کارکەوتون کە ئیتر ناتوانن کارێکی کە لە ڕابردوودا دەیان کرد درێژەی پێ بدەن و هیچ بیمە و تەئمینێکی تریشیان نییە. ژمارەیەکی تر لەم دەستفرۆشانە ژنان و پیاوانی بەتەمەنن کە هیچ مانگانەیەکیان نییە و یان ئەگەر بیشیان بێت بەشی مەسرەفی ژیانیان ناکات. ژمارەیەکی تر ئەو کەسانن کە بەکارێکی کە هەیەیانە ناتوانن ژیانی خۆیان و بنەماڵەکانیان ئیدارە بکەن. سەرجەم دەستفرۆشان هەمویان کارێکی سەر و سامانداری دایم تەنانەت با داهاتێکی کەمتریشەوەیان پێ باشترە لە کاری دەستفرۆشی. هیچ کام بەوە دڵخۆش نین کە لە گەرما و سەرمادا بە نیگەرانی لە مەئموران و لە ژێر هەڕەشەی باتومی پۆلیسدا لە بەیانیەوە تا ئێوارە خەریکی کاری دەستفرۆشی بن. بەڵام ئەگەر ئەو لاوەی کە بە شوێن کارەوەیە و ئەو کرێکارە بێکارە و ئەو کەسە لە کارکەوتووی کە ئیتر نابێ کار بکات ژیانێکی دابینکراویان هەبوایە، بەڕاستی نەخۆیان و نە مناڵەکان ناچار نەبوون خەریکی دەستفرۆشی بن. کۆماری ئیسلامی نەدەتوانێ و لەوە گرنگتر نەدەیهەوێ لانی کەمێک لە ژیان بۆ جەماوەری خەڵک فراهم کات تا مەجبور نەبن هەلومەرجێکی بەم شێوەیە بۆ دابینکردنی ژیانێکی مەمرەومەژی تەحمل بکەن. ئەگەر ئەو لاوەی بە شوێن کارەوەیە و ئەو کرێکارە بێکارکراوە و لە کارکەوتووە و ئەو ئینسانە بەتەمەنێکی ئیتر نابێ کار بکات ژیانیان دابووین بووایە، نەخۆیان و نە منداڵەکانیان ناچار نەبوون ڕووبکەنە کاری دەستفرۆشی. دەستفرۆشی شێوەیەکە لە بێکاری و کارێکی درۆینە و بێتەئمینە کە بەدڵی کەس نییە و هەموو دەستفرۆشەکان کاری لە دەستفرۆشی پێ باشترە. ئەوە مافی سەلمێنراوی هەموو ئینسانێکی ئامادەی کارە کە کارێکی گونجاو یان بیمەی بێکاری کافیان هەبێت. ئەوە مافی سەلمێنراوی هەموو کەسێکە کە ئەگەر بە ناچاریش ڕووی کردە دەستفرۆشی لە هەموو هێرشێک بۆ سەر خۆی پارێزراو بێت و ئیمکانی درێژەدان بە کار و کاسبیەکەی هەبێت. فەرمون ناوڕێکی کورد ببینن دێمە وڵاتە.
سڵاوێکی دووبارە بۆ ئێوەی ئازیز و سپاس کە تا ئێستا لەگەڵماندا بوون. دەستخۆشی لە هاوڕێیانی هاوکاریش مەکەم کە لە ئامادەکردنی ئەم بەرنامەیەدا هاوڕێ و هاوکارمون. باسێکی ترمان هەیە، بابەتێکە بە ناوی توندوتیژی ئابووری لە دژی ژنان لە هەرێمی کوردستان کە لەلایەن بەڕێز هێڤی ئاڤاتەوە ئامادەکراوە و لە ماڵپەڕی ئاوێنە وەرگیراوە. بابەتەکە بەم شێوەیە دەست پێکات: توندوتیژی دژی ژنان هێشتا لە کوردستاندا پرسێکی زەق و دیارە. سەرەڕای هەوڵەکان بۆ بەرەنگاربوونەوەی ئەم کێشەیە، بەڵام وەک زۆربەی وڵاتانی ناوچەکە هێشتا شەڕی دژی توندوتیژی ژنانی تێدا سەرکەوتوو نەبووە. ئابووری ناسێک دەڵێت یەکێک لە جۆرەکانی توندوتیژی دژ بە ژنان توندوتیژی ئابووریە کە دیاردەیەکی بەربڵاوە لە کوردستان و بە شێوەیەکی سیستماتیکیش سەرچاوە ئابووریەکانی ژنان سنووردار و کۆنتڕۆڵ دەکرێت. شیرین ژنێکی تەمەن 38 ساڵە و پیشەی مامۆستاییە، ئاماژە بەوە ئاکات لەگەڵ وەرگرتنی هەر موچەیەکیدا هاوسەرەکەی لە بەردەم قوتابخانەکەی وەستاوە و دەگرێت. ئەو باوێنەی وتووە هاوسەرەکەم هەژار نییە و داهاتیشی لە من زیاترە، بەڵام هێشتا نایەڵە موچەکەم بۆ خۆم بێت، نایەڵێت بەدڵی خۆم پێویستیەکانی ژیانمی لێ بکڕم و خەرجی بکەم. وتیشی هەز دەکەم ژیانم ناخۆشە، بەڵام چی بکەم لەبەر دوو منداڵەکەم ناتوانم جیا ببمەوە و دەبێت لەگەڵ ئەم دۆخە خۆم بگونجێنم. شیرین نمونەیەکە لە چەندین ژن لە هەرێمی کوردستاندا کە لە ڕووی ئابووریەوە توندوتیژیان بەرامبەر دەکرێت بەبێ ئەوەی هیچ یاسایەکە بێت کە لەم بارەیە بیان پارێزێت. خاتوو ئازیز ژنێکی تەمەن 33 ساڵە بە خەمباری و دڵێکی پڕ لە داخەوە چیرۆکی بێبەشکردنی لە میرات لەلایەن براکانیەوە دوای مردنی باوکو دایکی دەگێڕێتەوە. ئەو باوێنەی وت کاتێک دایکم مرد من 4 ساڵ بووە سەرگیریم کردبوو. زۆری نەخایاند لە هەمان ساڵدا باوکیشم مرد. ئیتر براکانم دەستیان گر بەسەر ئەو خان و مەڵکانەدا کە بۆمان بەجێما بوو. 4 براکەم لە نێوانی خۆیاندا میراتەکاندا بەش کرد و من و خوشکەکەمیان لێ بێبەش کرد. وتیشی ئێمەش لەبەرەوەی تووشی کێشە و دڵێگێشان نەبین لەگەڵ براکانمان بە ناچاری و بە نابەدڵی دەستمان لەو بەشە میراتیە هەڵگرت. خەمی ئازیز خەمی هەزاران ژنە کە لە میرات بێبەش کراون لەلایەن براکانیانەوە لە کوردستاندا، تەنانەت هەندێک جار کە میراتیش وەردەگرن لەلایەن هاوسەرەکانیانەوە دەستی بەسەردا دەگیرێت. دەشنەیە یەکێک لەو نمونانەیە ژنێکی تەمەن 34 ساڵە و باز لەوە ئاکات کە بەم دواییە بڕێک پارەی میراتی وەرگرتووە، بەڵام لەلایەن هاوسەرەکەیەوە دەستی بەسەردا گیراوە بە بیانووی ئەوەی کرێچین و خانوو دەکرد. ئەو بە ماڵپەڕ یاوێنەی وتووە هاوسەرەکەم خستمیە سەر کەڵکەڵەیەوەی کە پارەکەی بدەمێت لە بەرامبەر ئەوەی خانوومان کڕی لەسەر من تاپۆیەکات، بەڵام وەختێکم زانی خانووی کڕی لەسەر خۆی تاپۆ کرد، پاساوەکەشیەوە بوو نیوەی پارەکەی هی ئەوە. وتیشی لەوەتەی خانووەکەشمان کڕیوە ناتوانم هیچ بڵم، هەر قسەیەکی بەدڵ نەبێت دەڵێت ئەگەر پێت خۆش نییە ئەتوانین لەگەڵمان نەژیت. توندوتیژی بە چەندین جۆری جیاواز لە دژی ژنان پێڕەو دەکرێت. جۆرێکیان توندوتیژی ئابووریە کە کەمتر ناسراوە و جۆرێکی شاراوەی توندوتیژیە زۆر جار بەهۆی نەریتە چاقبەستەکانی کۆمەڵگەوە تەنانەت باسکردن و ناسینەوەشی قورسە. دڵنیا عەبدوڵڵا بورناس و هەڵگەری بڕوانامەی ماستەر لە زانستی ئابووری ببورن ئاماژە بەوە دەکات کە خراپ بەکارهێنانی ئابووری کاتێک ڕوودەدات کە کەسێک دەستڕاگەیشتن بە پارەی کەسێکی خێزانەکەی کۆنتڕۆڵ بکات یان توانای بەدەستهێنانی داهاتی سنووردار بکاتەوە. ئەوش بە ماڵپەڕی یاوێنەی وتووە کە نمونەی توندوتیژی ئابووری زۆرن، لەوانە پیاوێک بە هاوسەرەکەی بڵێت واز لە کارەکەت پێێنە، یان پەیوەندی بە بەڕێوەبەر و خاوەنکارەکەی و کات و داوای دەرکردنی هاوسەرەکەی لە کارەکەی بکات، یاخود کلیلی ئۆتۆمبیلەکەی یا ئۆفیسەکەی بشارێتەوە بۆ ئەوەی نەتوانێت بچێتە سەر کارەکەی، یاخود بچێتە سەر شوێنی کارەکەی و ئەمجارە کێشەی بۆ دروست کات و ببێتە هۆی لە دەستانی کارەکەی. دڵنیاخان باز لەوە کات کە دەستگرتن بەسەر موچەشدا بە هەر شێوەیەک بێت و بەبێ ڕەزامەندی ژنەکە ڕووبدات دیسان دەچێتە خانەی توندوتیژی ئابووریەوە و دەڵێت بردننی پارەکەت یان جەزدانەکەت بەبێ مۆڵەتی خۆت، کۆنتڕۆڵکردن یان پێداگری لەسەر کۆنتڕۆڵکردنی پارەکەت و تەنها پێدانی بڕەپارەیەکی دیاریکراوت لە هەفتەیەکدا یان مانگێکدا
یاخود کڕینی شتێک بە بەکارهێنانی ئەکاونتی خۆت یان ئەکاونتێکی هاوبەش بەبێ مۆڵەتی خۆت یان فرۆشتنی مڵکەکەت بەبێ مۆڵەتی خۆت، کردنەوەی کارتی بانکی بە ناوی خۆتەوە یان پێداگری لەسەرەوەی کە کارتی بانکی بکەیتەوە و بۆی بەکاری بهێنێت، یاخود ڕەتکردنەوەی پارەی نەفەقا یان بێبەریکردنی خوشکەکان لە میرات لەلایەن براکانیانەوە هەمویان دەچنە خانەی تونند و تیژی ئابووریەوە. و لە دواییدا ئەوە زیادەکە کە ئەم جۆرە تونند و تیژیە بەداخەوە دیاردەیەکی بەربڵاوە لە کوردستان کە بە شێوەیەکی سیستماتیک سەرچاوە ئابووریەکانی ژنان سنووردار و کۆنتڕۆڵ دەکات. کۆمەڵناسانیش باز لەوە دەکەن کە لە کوردستاندا زۆرێک لە ژنان لانی کەم جارێک لە ژیانیاندا تونند و تیژی ئابووریان ئەزمون کردووە. خەندە غەفور کە توێژەری کۆمەڵایەتیە و توێژینەوەیەکی مەیدانی لەسەر تونند و تیژی ئابووری لە دژی ژنان ئەنجامداوە باز لەوە ئاکات کە توێژینەوەکەی بە شێوازی چاوپێکەوتنی ڕوبەڕوو بووە لەگەڵ ئەو ژنانەی تەمەنیان 18 بۆ 45 ساڵ بووە. هەمویان ئاماژەیان بۆ کردووە لانی کەم جارێک تونند و تیژی ئابووریان لەلایەن هاوسەرەکانیانەوە بەرامبەر کراوە. ئەو بە ئاوێنەی وت بە پێی ئەو نەریتی باوی کۆمەڵگا کاتێک کچێک هاوسەرگیری دەکات بە ناچاری لە ڕووی داراییەوە وابەستەی مێردەکەی دەبێت. زۆر جار نەبوونی سربەخۆی ئابووری کچان دەبێتە هۆی گواستنەوەی پشتبەستن لە باوکیانەوە بۆ پشتبەستن بە هاوسەرەکانیان. ئەمەش وا دەکات بە ئاستەم بتوانن سربەخۆی ئابووری لە ژیانیاندا بەدەست بێنن. وتیشی واقعێکی دڵتەزێن تونند و تیژی ئابووری کاریگەری نەرێنی لەسەر متمانە بەخۆبوونی ژنان هەیە. ئەوان ناتوانن بە شێوەیەکی سربەخۆ دارایی خۆیان بەڕێوە ببن تەنانەت بۆ پێداویستیە سەرەتاییەکانی خۆشیان کە دوجار کاریگەری نەخوازراوی لەسەر باری دەرونیان دەبێت. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوەی هەڵوێستی ئەمڕۆ کەشمان. زۆر سپاس کە تا بێستا لەگەڵماندا بوون و کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک. ئەی هاوڕێیان ئەی هۆزی بەشمەینەتان، هەستن بیلاونی برسیەتی ئێران، ئەم بانگەوازەی ڕاگەینین بە گشتیهان. وەرن یاران وەرن، با هەڵی پێچین و ژێر و ژوورکەین، با هەڵی پێچین و ژێر و ژوورکەین ئەم دەورە کۆنە لە ئێران. ڕابین بۆ ڕزگاری، ڕابین نەشاو نەشێخ ناسمان.
شورش گرمه یارم برابری گره کارم گره کارم گره کارم ترسين لا تكوشن تاكو دقين بامن عنا ترسين لا تكوشن تاكو دقين بامن او كسيلا مردن ترسا لا كارواني Come love.